دادگەهکردنی دەوڵەتی تورکیا واژە کۆمی دەکەن ئێوەژ واژەکەن بۆ دادگەهکردنی دەوڵەتی تورکیا هەر چالاکیێکی مەدەنی بکرێت لە ناو کۆمەڵگەی کوردیا بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان ئیسفادەیەکی ئیجابی ئەبێت کۆکردنەوەی واژۆیە تۆ بۆ نمونە پێت ناکرێت بە جۆرێکێتە دەنگت دەربڕی بە ئیمزایەکت پێتەکرێت دەنگێ دەربڕی بەرامبەر ئەو زڵمە گەورەیەکرێکە لەلایەن سەرکردایەتی تورکیاوە کە بەرداوام مێژوویەکی 40 ساڵەی هەیە لەگەڵ کووردا کە تەنانەت دابگاتەوە ڕادێژنە هێڵێ بە زمانی کوردی قسە بکەی لە وڵاتی خۆتا ئەمە بۆ خۆی دەستخستنە بیناقاقای میلەتێکە کە هەموو عالەم بەم هەوڵەیە زانێت کە چاوی هەڵ نایە بە بوونی کورد لەبەرەوەی تۆش بە ئیمزایە کۆیەکەی تۆ لەلایەن هەنێک ڕێکخراوە بۆەوەی کە ئەو زوڵمەی کراوە بە هەر جۆرێک بوو بێ لە جۆرەکان لەلایەن بۆ سەرکردایەتی کورد بووبێ بۆ زیندانی ئین بوو بێ بۆ دژی ژنان بوو بێت هەوڵێکی ئیجابی باشە و شتێکی باشە بێت بە جۆرە لە جۆرەکان مەسئولیاتە تۆ کە نەتوانیت شتێک بکەیتەوە بەرگری لەم زڵمە بکەیت توانی بە ئیمزایەک ئەوە بکەی ئەو دەنگە هەبێت کە من حەز ناکەم ئەو زڵمە هەبێت